ئێمە وەکو سندیکەکانی کرێکاران و نانەوەخانەکان ئێمەش هاوڵاتین پێمان خۆشە بەڕاستی نان و سەمون هەرزان بێت. ئەم بڕیاری حکوومەت داوێتی دەستی خۆش بێ دیارە ئەمە لە پێشتریش ئەم هەوڵە هەبووە بەڵام ئێمە پێشترێ دراسەتی بۆ کراوە ئەم بڕیارە دانیشتمان هەبووە لەگەڵ حکوومەت کۆبوونەوەمان هەبووە ئێمە داواکاریمان هەبووە ئەوان بەخۆیان ئامادە بوون داواکارەکانیان کردومانە بە خاڵ تەوقییان لەسەری کردووە موافقەیان کردووە کە پاڵپشتی نانەوەخانە و سەمونەخانەکان بکرێتن بە داشکاندنی نرخی غاز یان دابینکردنی نەوت و داشکان تێچوونی نوێکردنەوەی مۆڵەت بۆیان کەم بکرێتەوە و زۆر خاڵی دیکەش لەوانە ئەمە کتابەکەشمان پێیە کە ئەوە تا لامانە و تەوقیع بەڕێوەبەری گشتی لەسەر کراوە کە بتڵی غاز بە 5,000 دینار بدرێ بە نانەوەخانە و سەمونەخانە یان لتری غاز بە 250 دینار بدرێ بە نانەوەخانە و سەمونەخانە. نوێکردنەوەی مۆڵەتی تەندروستی کە ساڵانە زیاتر لە 500,000 دیناری تێئەچێ پێویستە بۆیان کەم بکرێتەوە. نوێکردنەوەی دواکەوتنی دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران دەچێت لەسەریان هەڵبژێ لەسەریان ببەخشێن لە پارەی زبڵ و خاشاک و قوتع و ئەو شتانە ئەگە ئەوانەمان بۆ جێبەجێ بکەن پێمان خۆشە ئێمەش دەنان بدەین بە 1000 دینار و دەسەمون بدەین بە 1000 دینار لە 90 غرامیش کەمتر نەبێت و ئێستا شتێکی کەش نرخی ئار زۆر گران بووە ینی پێشتر تەنی ئار گومرکی 6,000 دینار 6 دلار لەسەر ئێستا بووە بە 80 دلار فەردەی ئار بوویتە 3500 دینار ئێستا لەم کاتی ئێستێکەوە ئیش دەکەن نانەوەخانە و سەمونەخانەکان زەرەریانە قانزازیان نییە لە بەرکی خۆیان دەبێت پارە بخەنە سەر ئیشکارەکان. بۆیە ئێمە وەکو سەندیکای کرێکاران پاڵپشتی لە داواکاریڕەوەکەی نانەوەخانە و سەمونەخانەکانەکەین داواکارین لە حکوومەت بگەڕێتەوە بۆ ئەم بڕیاری کە داوێتی حسابێکی بۆ نانەوەخانە و سەمونەخانەکان بکات بۆ ئەوەی نە ئەوان تووشی زەرەر بن و نە هاوڵاتیش و نان و سەمونیش پێم وانە ئەوەندە گران بێت و مشکلی لەسەر بێت زەختێک لەسەر هاوڵاتیان بکرێت.